لا حجة الوداع وداع يعني أو حجيك في غمري خوا صلى الله عليه وسلم مال آوائي لمسلمانان كرد بيش وفاتي تقريبا نزيكي دومانيك ولا شوێنی تریشا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جەختی لەسەر ئەوە کردوتەوە کە مسلمان برای مسلمانە خوێنیان ماڵیان شەرەفیان لەسەر یەکتری حرامە خوێنتان یعنی یەکتری کوشتن ماڵتان و سەروەت و سامانتان شەرەف و ناموستان یعنی غەیبەتکردن و هەموو جۆرەکانی تری شەرەف و ناموس هی هەموو مسلمانێک لەسەر برای مسلمانی حرامە مەگەر بە خوایشتی خۆی بە ڕەزامەندی خۆی وەکو چۆن ئەم ڕۆژە و ئەم مانگە و ئەو شوێنەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تیای بوو کە مەکە کە پێ ئەوترێ بەلەد الحرام ئەو مانگە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو فەرمایشتانەی تیا فەرموو ئەوە مانگی ذی الحیجەیەوەیەکە کە لە مانگەکانی حرام و ئەو کاتەش کە ڕۆژی جەژنی قوربان بوو کە ئەو ڕۆژەش پێ ئەوترێ ڕۆژی حرام وەکو ئەو ڕۆژە وەکو ئەو مانگە وەکو ئەو شوێنە ماڵتان لەسەر یەکتری حرامە ناموستان لەسەر یەکتری حرامە و خوێنتان لەسەر یەکتری حرامە طبعا ناموس خۆشەویستەکانم بەشێک لە جۆرەکانی ئەعراف عرض لە زمانی عەرەبیە غەیبەتکردنە بوختیانکردنە ئەو جۆرە شتانەتانێ